پرۆژه حەشدی شعبی لایەنە کوردیەکانی خستووەتە نێوان دوو بەرداشەوە. سەرۆکی دەستەی حەشدی شعبی پەیامێک ئاڕاستەی پێشمەرگە و لایەنە کوردیەکان دەکات. لە نێوان دژایەتی ئەمریکا و حەشدی شعبیدا کورتچە بەرەیەک هەڵدەبژێرێت. لبيك يا حسين! لبيك يا حسين! لبيك يا حسين! هەوڵەکانیان بۆ تێپەڕاندنی پرۆژە یاسا مشتومڕاوەکەی حەشتر کردوێتەوە سەر ڕای ناڕەزایی توندی ئەمریکا. ئەوەش فراکسیۆنە کوردیەکانی خستووەتە نێوان دوو بەرداشەوە. بەشێک لە فراکسیۆنە شیعەکان بەنیازن بە جلوبەرجی سەربازیەوە دوایین هەوڵ بدەن بۆ تێپەڕاندنی ئەو پرۆژە یاسایی کە تەنها دەنگدانی کۆتایی ماوە. ئەوەش دوای ئەوەی پارلەمان خوێندنەوەی یەکەم و دووەمی یاساکەی تێپەڕان. پرۆژە یاساکە کە ئاماژنی ڕێگریکردنە لە یەخستنی نزیکەی 300,000 ئەندامی حەشدی شعبی لەگەڵ دامەزراوە ئەمنیە فەرمیەکانی عێراق و گۆڕینی بەیەکەیەکی سربەخۆ کە پەیوەست بێت بە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقەوە فراکسیۆن و لایەنەکانی دابەش کردووە. لە ناو فراکسیۆنەکانی پارلەماندا فراکسیۆنە کوردیەکان هەڵوێستی خۆیان لەو بارەیەوەیەک نەخستووە، ئەگەرچی هیچ لایەکیان تا ئێستا بە ئاشکرا پشتیوانی خۆی بۆ پرۆژە یاساکە دەرنەبڕیوە. نحولها لأن أكون هناك نقاط وملاحظات جديدة. سەرچاوەیەک لە فراکسیۆنە کوردیەکانی پارلەمانی عێراق بە سبەی ڕاگەیان تا ئێستا فراکسیۆنەکان هەڵوێستێکی یەکگرتویان گەڵاڵە نەکردووە لەبارەی پرۆژە یاسای حەشدی شعبیەوە، بەڵام هاوکات بە بێدەنگی هاوهەڵوێستن لەو بارەیەوە و لەگەڵی دانین بەو پێی یاساکە حەش دەکاتە سوپایکی هاوشانی سوپای عێراق، ئەوەش وڵات لاواز دەکات. سەرچاوەکە جەختی کردەوە فراکسیۆنە کوردیەکان فشاریان نەخراوەتە سەر لەلایەن حەشدی شعبیەوە بۆ دەنگدان بەو یاسایە، بەڵام ئاگادارکردنەوەیان لەلایەن ئەمریکاوە پێگەیشتووە لەبارەی مەترسیەکانی دەنگدان و تێپەڕاندنی یاساکە. We, as I think we've stated before, we oppose any legislation that is inconsistent with the goals of our bilateral security assistance and partnership and runs counter to strengthening Iraq's existing security institutions. لە چەند هەفتەی ڕابردوودا ئەمریکا بە فەرمی عێراقی لە مەترسیەکانی تێپەڕاندنی پرۆژە یاساکە ئاگادار کردەوە. ئەوەش تا ڕادەیەک هەوڵەکانی تێپەڕاندنی پرۆژەکەی خاو کردەوە، بەڵام وا دیارە فشارەکان نیان توانیوە گروپەکانی حەشدی شعبی لە هەوڵەکان لەو بارەیەوە ڕابگرن. فالح فەیاض سەرۆکی دەستەی حەشدی شعبی لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا بەرگری لە یاساکە دەکات و ڕەتی دەکاتەوە یاسای حەشدی شعبی ئەو هێزە بکاتە هاوشێوەی سوپای پاسدارانی ئێران. جەختیشی کردەوە کورد پێگاتێکی هاوتای حەشدی شعبی هەیە کە پێشمەرگێ و ئەوان بەلایەنەوە ئاساییە، بۆیە پرسی حەشدیش ئاساییە. عن العراق بكل أجزائه سنة وشيعة. پەرەماندا بە دامەزراوەکە بۆ ئەوەی هەموو عێراقیەکان بگرێتەوە، کەس ناڕازی نەبوو جگە لە برایانمان لە هەرێمی کوردستان. ئەوانیش پێکاتەیەکی هاوتایان هەیە کە پێشمەرگەیە. پێشمەرگەش یەکێکە لە سەرچاوە مرۆییەکانی بەرگری. ئێمە ئەمان بە ئاسایی دەزانین. بابەتی حەشتی شتێکی ئاساییە بە پێی دیدگای خەڵک لەو ناوچانەدا. طبيعي وأيضا الحشد موضوع شيء طبيعي حسب. قسەکانی فەیاض لەو بارەیەوە بە هۆشداریەکی ناڕاستەوخۆ بۆ لایەنە کوردیەکاندا دەنرێت لەبارەی چۆنێتی مامەڵەکردنیان لەگەڵ پرۆژە یاسای حەشدی شعبی و دەنگنەدانیان بە پرۆژەکە لە کاتێکدا لایەنەکان ڕوبەڕووی فشاری ئەمریکاش بوونەتەوە بۆ ڕەتکردنەوەی پرۆژەکە. بەپێی راپۆرتێکی پەیمانگای واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک، مامەڵەی واشنگتن بەرامبەر بە لایەنە کوردیەکان و کوتلە سیاسیەکانی دیکە لەسەر بنەمای چۆنێتی دەنگدانیان بە یاسای حەشدی شعبی دەبێت، لە کاتێکدا موقتەدا سەدر دژی یاسای حەشدی شعبیە، بەڵام بەهۆی نەبوونی فراکسیۆنەکەی لە پارلەمان قسەی نابێت لە پرۆسەی دەنگدان، بەڵام ڕەنگە لایەنە کوردیەکان قسەیان هەبێت لەو بارەیەوە.